بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەشی دووەمی بەرنامەی جێپەنجا تایبەت بە کتێبی زمانی گەردەلوول خەونی شنەبا بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتینەوە. لە بەشی دووەمی بەرنامەکەشماندا دیسانەوە لەگەڵ نووسەری کتێب یاخود کۆی وتارەکان یا کۆی گفتوگۆکانی کە نووسەر لێرەدا وەڵامی داوەتەوە گفتوگۆ دەکەین. ئەم جاریان لەسەر کۆمەڵێ باس و بابەتی فکری و معریفی و فەلسەفی لەسەر کورد، شارستانیەت، ئیسلام، سۆفیزم، ڕۆژئاوا. ئەمانە کۆمەڵێ بابەتی گرنگن کە ڕنگدانەوەی هەیە. گەر بڕیار بێت نووسەرانی تر یاخود ئەوانەی کە بیرەوەریەکانی خۆیان نووسیوە باسی ژیانی مناڵێتی و ئاستی زانستی و خوێندەواری و کۆمەڵێ بابەتی کۆمەڵایەتیان کردبێ، فەرات شاکەلی ڕازیە لەوەی کە ئەم کتێبەوەکو یاداشتەکانی لە بواری فەرهەنگ و زمان و فکر و مێژوو و ئەدەب و فەلسەفە و تەسەوف و کۆمەڵێک بابەتی گرنگی تری معریفی دابێ. خۆشحاڵم کاک فەرهاد لە بەشی دووەمی بەرنامەکە کە دەرفەت هەبێ گفتوگۆیەکی تر یا بەردەوامی بە گفتوگۆکانی بەشی یەکەمی بەرنامەکەمان بدەین. سپاس بۆ ئێوە، منیش خۆشحاڵم، هیوادارم ئەو قسانەی کە ئەیکەن سوودێکی هەبێ بۆ بینەر و بۆ ئەو کەسانێک کە ئەو پرۆگرامایان بەرچاوەکەوێ. بەڵێ سپاس دەکەم. دەواازەی بەشی دووەمی بەرنامەکەم بەوە دەست پێەکەم بازە بنیادی عەقڵی کوردیەکەی. بنیادی عەقڵی چییە بۆ کورد؟ بنیادی عەقڵی ئایا ئێمە وەکو کۆمەلگا تەماشای کوێن یا وەکو تاکە کەس ئەوە هەر لە سەرتاوە بێ بۆمان ڕوون بێ. ئەگەر ئەوەی پێڵەن ئەڤێرێج یعنی معدل ئینسانی معدل نازام چی پێ بڵێن بە کوردی، ئەگەر وەکو نمونە کۆمەڵی ئینسانی کورد وەربگرین ئەوە ئەبێ ڕادەی هۆشیاریان بەوە بپێوین کە چی ئەزانن، چۆن دنیابینیان چییە، ئەوە شتێکی گرنگە. بەڵام کۆمەلگاش بۆ خۆی پێوەری خۆی هەیە، ئەوش لە ڕاستیە پێوەرێکە کە ڕەنگە هەموو خەڵکەکانی ئەو کۆمەلگایەتیایە بەشدار بن، بەڵام هەمیشەش ئێلیتێکەیە کە جیاوازە بە شێوەیەکی ورتر، قۆڵتر یا ناوازەتر یا جیاواز بیرەکاتەوە. ئەوجاگەر بنیادی عەقڵی کورد بیر لێ بکەینەوە بەشێکی هی خۆیەتی، بەشێکی ڕابردووی خۆیەتی و تەجروبەی خۆی، ئەزمموی خۆی دروستی کردووە لای. جاری واشەیە بۆ پەیداکردنی ئەو ئەزممونە باجێکی زۆری داوە، جاری وا هەیە باجە زۆرەکەیشی داوە هیچیشی لێ دەست نەکەوتووە. ئەمانە هەمووی هەیە لە لای کۆمەلگای کوردی. کۆمەلگای تر هەیە زووتر سوود لە ئەزممونەکانی خۆی بینێ، کۆمەلگایش هەیە درەنگتر ئەیبینێ یا ڕەنگە هەر سوودی لێ نابینێ. بەداخۆ کورد یەکێ لەو نەتەوەیانەیە کە کەمتر لە ئەزمموی خۆی سوودی وەرگرتووە. ئەوجا بنیادی هۆشمەندی یا عەقڵی یا ئاوەزی کوردی وەکوتم بەشێکی مێژووە، ژیانی ڕیالیتێ، ژیانی واقعی خۆیەتی کە تیاژی. بەڵام ئەگەر بینە سەر ئێلیت بژاردەی ناو کۆمەلگای کوردی ئەوە بێ باسی خوێنەوار یا مرۆڤە هۆشیارەکان بکەین. شەرت نییە ئیلا خوێنەوار هۆشیار بێ، خەڵکەیە خوێنەوار نییە بەڵام زۆر هۆشیارە، وریایە، ئاگادارە لە دنیا. ئەوە لەسەر ئاستی ببوورە فکر یا ئاستی ئاین یا ئاستی سیاسەت یا جوزام کۆی یعنی بابەتە معریفیەکانە پێورێت لە زۆر بووە دیاریەکرێت. بەڵام ئاخر ئەو بێ ئەوشمانە بیر بێ کاکە خۆ هۆشمەندی و ئاوەز کارانە کارکردن ناکرێت هەموو بوارەکان بگرێتەوە. ئینسانێک زۆر سنووردارە لە ڕاستیە لە هەندێک شتازانێ. ئێمە لەم گەرمیانە نمونەمان هەیە کەسێک وەکو حاجی قادری شاتری سەرۆکی خێڵەکەی خۆیانە یا با بڵێمێکێک لە پیاوە گەورەکانی شاتری. ئەم پیاوە نەخوێنەوار بوو، بەڵام باوەڕ بکە ئەو پیاوە ئەیتوانی نەک عەشیرەتێک ئەیتوانی وڵاتێکیش ببا بەڕێوە. ئەمە هۆشمەندیە دیخۆ نە بە خوێنەواری وەریگرتو بوو نە هیچ، بەڵام تەجربەی دیارە لە باوکو باپیرە وەرگرتووە، لە کۆمەلگا وەرگرتووە، خۆی بیری کردوتەوە لە کاروباری کۆمەلگا، بۆیە گەیشتۆتە هەندێک قەناعات و هەندێک پێوەر کە بەکاری بێنە لە ژیانی ڕۆژانەی خۆی و عەشیرەتەکەیە. ئەم هۆشمەندیانە بە ئاسانی دروست نابن لای هەموو کەس. بەڵام تۆ دینت بە ئامانج گرتووە، دین ئاهڵبەت بۆ مانایاڵێم کە باس دەبۆ نەڵی لە ١٩٠ لە سۆفیزم دایبینم. سۆفیزم ئەبێ ئەمە بە شێوەیەکی جیاواز باسیکەڵی سۆفیزم یەکسەر ئەبێ فۆکسەکرد لەسەر دینیش بێ وانە. بەڵێ بێگومان بە سۆفی تەسەوف ئێمە لەلایەکەوە ناوێت توانین جای بکەینەوە لەم حاڵەتە ئێمە باسیکەین باسی دینی ئیسلامەکەین. بەڵام سۆفیزم ئەوەی کە
ئەوروپایەکان پێڵن میستیسیزم لە دینەکانی تریشا هەیە هەر ئێمە نین لە ڕاستیە پێش ئیسلامیش هەبووە دینەکانی تر هەیەە ینی سۆفیزم شێوەیەک لە بیرکردنەوەیکی قوڵ و دۆزینەوەی دینامیزمێک بۆ پەیوەندی تاکە کەس و خوا ئەمە ئەواگرێتەوە بەڵام سۆفیزم لە ئیسلامان ڕەنگە زیاتر لەوانی دیکە پەرەی سندووە پێشکەوتووە و بەخششیش زۆرتر بووە سۆفیزمی ئیسلامی کۆمەڵێ ئامانجی هەبووە ئەوەی بەلای منەوە گرنگە من لەو لێکۆڵۆنەوەیشا باسم کرد کۆنگری ئەم چەند ڕۆژ لەمەوە پێش سۆفیزم لەسەر مستەوای تاکە کەس تەسیرەکە کە ئەخلاقی ئەو کەسە بەرەو چاکە ئەباو بەرەوە ئەوەی کە زیاتر ئینسانیان نەبیر بکاتەوە و فراوان بیر لەسەر سلوک بەڵێ لە کۆمەلگا تەسیرەکە کە کۆمەلگایەکی ڕاستگۆ و باش و پاک دروستکە خەڵکەکان یەکتریان خۆش بوێ بەڵام دوو لایەنی کە بۆ کورد زۆر گرنگ بووە من پێم وایە و بۆ هەندێک میلەتی تر یەکیان عەدالەت خوازی دادگەری خوازی ئەمە زۆر گرنگە لە تەسەوفە سۆفیە ڕاستەقینەکان سۆفی گەورەکان نائەدالەتی نادادیان قبول نەکردووە و بە شێوەی جیاواز بەرامبەری ڕاوەستاون ئەو نائەدالەتیە ئەگەر لەلایەن حاکمی سیاسیەوە هاتبێ ئەگەر لەلایەن حاکمی دینیەوە هاتبێ لە هەر کەسێک هاتبێ ئەو دژی وەستاوە جاری وایە شەهید کراوە لەسەرەوە کوژراوە لەسەرەوەی کە قسەیەکی ڕاستی وتووە ئەمە زۆر گرنگە لە تەسەوفە و ئەمە ڕنگدانەوەی بە ئاشکرا لە تاریخی کووردا هەیە لە تاریخی ناوچەکەشا هەیە ئێمە ئەوەمان لەبیر بێ کە ڕاپەڕینەکانی کورد شەعبەیدەڵای نەهری نەقشبەندی بووە شێخ سعیدی پیران نەقشبەندی بووە شێخ محمودی حەفید قادری بووە شێخ ماڵی بارزانی شێخ عەبدولسەلامی بارزانی و تامەلا مستەفای بارزانیش نەقشبەندی بوون ئەمە دەورێکی گەورەی بوو قازی محەممەد ڕەنگە ڕاستە و خۆ سۆفی نەبوو بێ بەڵام لە خانەقای شێخی بورهانە بوو خوێندیوێتی ئەویش ئەمە تەسیرێکی زۆری هەبووە کە نائەدالەتی قبول نەکا ئینسانی کورد دووشت زۆر گرنگ بوو باست کرد سەرنجی ڕاکێشەمێکیان باسی سۆفی ڕاستەقینەت کرد یەکیان باسی نائەدالەتی و قبول نەکردنی کرد سۆفی ڕاستەقینە و ناڕاستەقینە شەیە ئەگەر ئیجازە بدەیت وتم دوو شتە یەکێکیان ماوە ئەگەر باسی بکەم دووەم لقی گرنگی و ئەهەمیەتی بایەخی سۆفیزم لە کۆمەلگای کوردەواری و کۆمەلگای دیکەتیشە ئەو بەرهەمە هونەری و ئێستێتیکیە کە داوێتی بە خەڵک سۆفیزم لەگەڵ خۆیان شعری هێناوە هونەری هێناوە مۆسیقای هێناوە ڕسمی هێناوە کۆمەڵێشتی هونەری هێناوە کە ڕەنگە لە لایەنێکی تری دینە ئەوە نەبێت بەڵام سۆفیزم هەمووی پێکەوە گرێداوە سنوورێکی دانەناوە بۆ ئەوی بڵێ وڵات تۆ نابێ مۆسیقا لێ بدەیت من خۆم بینیەوە لە شێخی گەورەی تەسەوفم بینیوە گوێی لە مۆسیقا گرتووە شتێکی ئاساییە بەڵام دوجار ئەوش لە گەنجینەی ئیسلام ئەمەی هەڵگۆزیوە من پێم وایە بەڵێ چکە ئەوەڵە نێمە بەڕاستیەکەی ئەگەر بێڵێن ئێمە تاریخی ئیسلام بە ڕێکوپێکی نازانین شتێکڵەن فلان وای وتووە فلان کەس عنکێ وای وتووە بەڵام کێڵە ئەم سلسلەی ڕاستەکە ئەمە بەڕاستی لە ئیمامەکانەوە هاتووە یا لە پێغەمبەرەوە هاتووە لە کێواتوە من دەنگباسی زۆر قۆڵ و ڕاستمان لە بەردەستان نییە لە ڕاستیە من بۆ خۆم بۆ ئەو بابەتانە تەنها شتێکە پشتی پێ بەستم تێکستێکی نووسراو بێت ئەگەر خۆ دەنگ نەماوە تێکستی نووسراو گرنگە تێکستە نووسراوەکانیش سنوورێکیان هەیە دیارە چی و چینین ئەوجا سۆفیەکانی ئەمڕۆ دوو لایەن بەلای منەوە گرنگ یەک ئەوەی کە ئایا سەنەدێکی هەیە بۆ ئەوەی کە ئێڵێ ئەوە گرنگە لایەنی دۆمەوەی کە سەنەدیش نەبووە بەکارهێنانی عەقڵ بەکاردێنە من ببوورە دکتۆر دوجار بۆ خۆی عەقلیش ئیستینتاجی هەندێک نەقڵ نییە یا ئیستینباتی کۆمەڵێک دەق نییە یا ئیجتیهاد نییە تێیدا دوجار ئەمە بەرهەمەهێنێت بەشێکی ڕەنگە بەڵام ئەوەت لەبیر نەچێت دنیای ئەمڕۆ بە تایبەتی ئەوەی کە پێڵەن کریتیکەڵ یان لە ڕەخنەگرانە خوێندنەوەی ڕەخنەگرانە زۆر مهمە لە دنیای ئەمڕۆیە یعنی تۆ ئەگەر تێکستێک کەوتە بەردەسێت هەروە 100% ناتوانانی وەری بگری بڵێ وەڵام ئەمە ڕاستە و تەواوی تر هیچ مناقشی لەسەر نیە مناقشی لەسەر بەڵام ئەمە بۆ هەموو دەقێکنا ئێستا هەند دەقی مقدس قورئان بۆ نمونە ڕێیەکەمەی لەو بارەوە من ئەڵێم حەدیث ئەکرێ گومانی لێ بکرێت چونکە حەدیث زۆر درەنگ نووسراوەتەوە ناتوانم هەموو حەدیثێ بڵێم وڵات ڕاستە ئەمە پێغەمبەر درودی خوای لێبێ کە وای وتووە شەرت نییە وابێت ئێوە هەزانایانی فەرمودەش بۆ خۆیان پۆلێنیان کردووە بەڵێ بەڵام کێڵێ پۆلێنەکەی ئەویشتەوە ئەوش ئەکرێ گومانی لێ بکرێت قورئان وەکو تێکست من گومانی لێ ناکەم بەڵام هەندێک جار کە ناکۆکیەک لە بینی جەنابەت و منە هەبێ لەبارەی ئاەتێکەوە لەبەرەوە نییە کە تێکستەکە گومانی لێکرێ لەبەرەوەی ئەو تەفسیرانەی کە کراون وای ئەو گومانیان دروست کردووە کابرا تەفسیری کردو لی تێ نەگەیشتووە لە ئاەتەکە یا لە ڕووی زمانەوە عەقڵی پێ نەشکاوە یا
ئەو ناوەڕۆکی ئەو ئاەتی قورئانە ئەوەندە قوڵەکە لەگەڵ دنیای ئەو ڕۆژەی ئەوان نەگونجاوە ئەو تێ نەگەیشت. بەڵام ئەمەش ئەوە نییە ببوورە کاک فەراد، یعنی کۆمەڵە تەفسیری جیاواز بۆ قورئان کراوە، گەر ئەمە بۆ خۆی ئەو قسەی جەناب تەسەلمێنێ ئەی ئەو هەموو تەفسیرە لە نەتیجەی ئەو هەموو تێگەشتە جیاوازا کراوە. بەڵام دنیای تازە زۆر شیشی گۆڕیوە. من یەک نمونەی بچووکت بۆ بێنمەوە. من قورئانم خوێندۆتەوە، چەند جاریش خوێندومەتەوە. جارێکەن گەیشتمە ئاەتێک دەفەرمێ بەلا قادرون على أن نسوي بنانا، وتم ئەمە ئەبێت چی بێ؟ من لە دوو سێ مەلام پرسی سەرەکەم نایزانێ، چوون بۆ تەفسیرەکان سێ و چوار تەفسیرم دۆزیەوە سەرکەم هیچ لەبارەی ئەوەی کە من لێ تێگەیشتم ئەو ئاگای لێ نییە. وتم مەلایەکی ئەمە ناوچەی، وتم کاکە ئەمە معنای چییە بەڕێی تۆ؟ وتی چۆن ئەوە تا لە تەفسیرە ئەڵێ خوا چۆن ئەتوانێ چی دروستەکاتەوە چی دروستەکاتەوە ئەتوانێت ئەوەش دروستکاتەوە. وتم نەخێر قوربان، ئەمە مەبەستی ئەوەیە کە جێ پەنجەکەیە. هیچ ئینسانێک لەو ڕۆژەیە کە ئادەم لە دروست کراوە تا ئەو ڕۆژەی کە بەشێرێتە دوو پەنجە لە یەک ناچن. ئەمە لەلایەکەوە گەورەی خوا، گەورەی ئەو ئافرینەرە پیشانەدەکە ئەتوانێ ملیارد 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 ئینسان لە تاریخ هاتووە هەر هەمووشی هی خۆی هەیە، پەنجەمۆری خۆی هەیە. یەک دوو قورئان ئەو وەختە باسی کردووە لە کاتێککە پەنجەمۆر من چووم ئەو شوێنەی ئەو عالمەی کە ئەمەی دۆزیەوەەوە هەمووی 100 ساڵە پەنجەمۆر خەڵکی ئەزانی وایە. ئەوش لە هین بینیم، لە ئینگلتەرا بینیم شتێک کە پێش 1400 ساڵ وترەوە 150 ساڵێک لەمەوبەر عیلم کەشفی کرد. بەڵام مفەسیری هین نەیزانیوە، ئەمەیان نەزانیوە، هەیە ئێستاش نازانێ، ئاگای لێ نییە. جا من مەبەستەکەم ئەوە بوو کریتیکەڵ ڕەخنەگرانە هیچ خراپ نییە، عیب نییە. تۆ تەنانەت تێستی مقەدەسی تێکستی پیرۆزیش ئەتوانی بخەیتە ژێر گومانەوە، نەک لە بەرەوەی کە ڕاست نییە، لە بەرەوەی کە لێی تێنەگەیشتون، لە بەرەوەی کە تەفسیرێکی غەڵەت کراوە. جا نمونەی تریش هەیە خۆ لە قورئانە. من جارێکە لە چوارچێوەی تێگەیشتی سۆفیزمە هەیە، ئەم دیدە ڕەخنەگرانە. سۆفیزم لایەکەوە خوێندنەوەی ڕەخنەگرانەی هەیە، لایەکەوە بیرکردنەوەی سۆفیزم سنووری زۆر بۆ خۆی دانە ناوە لە ڕاستیە. ئەنی لەوە نەترساوە بڵێ ناوەڵام من وای نابینم کە تۆ کەیفی خۆتە، یا بە نەوعێکی تر تەفسیرەکە کە ڕەنگە لە بەرچاوی خەڵکە عمومەکە خەڵکە گشتێکە ڕەنگە بە کفری دابنێ یا وای دابنێ کە هینە کابراکە دەڵێ من لەگەڵ خوایە دڵداریەکەم عشقم هەیە بەرامبەر ئەو خوایە. ئەمە کابراایەکی بڵێم چی کابراایکە لە دین بە شێوەیەکی زۆر وشک تێگەیشتووە ناتوانێت ئەمە تێ بگات. تێگەشتێکی زاهیری و تێگەشتێکی باتنی هەیە. بەڵێ تۆ لە خۆشەویستی خوا شتێکە لە قورئان ئەڵێ یحبهم ویحبونه، خۆشەویستی خۆی لە پێشاداناوە، ئەوجا ئەوانیش ئەمان خۆشەوێ. یعنی خوا بەوەی کە تۆی دروست کردووە، بەوەی کە ئەو هەموو شتە جوانانانی داوە بە تۆ چاو و دەم و گوێ و زەوق و چی و چی و چی ئەمارە ژیانی داوە تۆ، ئەو لە پێشا خۆشەویستەکەی خۆی بەجێهێناوە، ئەمێنێتەوە سەر تۆ دەی تۆ چیەکەی بەرامبەر بەوە، تۆشە بێ جوابی خۆشەویستەکەی بدەیتەوە. بەڵێ ئێمە ئەگەر لە زۆر لە ناوەڕۆکی بەرنامەکەمان لا نەین کورد لە مەجای سۆفیزمە سۆفی هەبووە کورد سۆفی هەیە بەڵێ، بەڵام سۆفی کورد تۆ دەبێت بڵێ ئایا دەنگ و باسی سۆفیەکانی کورد چۆن بزانین چۆن بوونم. بەشێکیان نووسینێکی لێ بەجێ نەماوە تا بزانین چۆن بیری کردوتەوە، شت ئەگەردرێتەوە لە بارەیانەوە. ئەو بەشیان ئێمە زۆر ناتوانین قسە بکەین لە بارێنەوە، تەنها ئەو دەنگ و باسە هەیە، ئەو دەنگ باسش ڕەنگە هەندێکی ڕاست بێ ڕەنگە هەندێکی ڕاست نەبێ، بەڵام خۆشبەختانە نووسینمان هەیە هی سۆفیەکان. لە ئەو نووسینانەش یا ئەوە تا ئەوەی پێڵەن تریتایز، یعنی با بڵێم نامیلکە یا نووسینێکی دینی، یا ئەوەتە شعرە. لە شعرەکە ئێمە زۆر شتمان لە بەردەسایە. من بۆ خۆم کار لەسەر یەکێ لە شاعرە سۆفیەکانەکەم کە مەلای جەزیریە، یەکەمین شاعری سۆفی کوردە کە با بڵێم بە ئەدەبی کلاسیکدا مەزرەنەری ئەدەبی کلاسیکە. ئەو پیاوێکی ئەو وەندە خوێنەوارە مەگەر بە ساڵان تۆ خەریکی بی لەگەڵە ئیش بگە ئینجا لێتی ئەگەی. من خۆشبەختانە 30 ساڵێکە بێ ئیشی لەسەرەکەم. مەلای جەزیری شارەزای تیۆری وحدەت الوجودە زۆر چاک، باوەڕ ناکەم لە هەموو کوردستانە ئەو وەختە کەسێک هەبوو بێ ئەوەندەی جەزیری شارەزای وحدەت الوجود بێ. من لەسەر ئەم ئەساسەمان پێش نەقشبەندیشە مەلای جەزیری خۆی نەقشبەندی بوو نەقشبەندی بوو بەڵێ، بەڵام 1500ەکانە
ینی 400 سال پێشێ 500 سال پێش سجیاوە ئەم پیاوە ئەمە بەسمەوەی ئەو کۆنا پێش مەولانە خالیتە باڵە زۆر نەقشبەندی لە مەولانە خالد و دەست پێ ناکە حتا لە کوردستانیش بۆ دەست پێ ناکە پێش مەولانە خالد نەقشبەندی هەبووە لە کوردستان ئێمە کاڵێن کوردستان خۆ بە تەنها ئێرە نییە لە دیاربەکر لە 1500ەکانە شێخی بەڵام ئەوەی کە کوردی پێناسراوە زیاتر باس لە مەولانە خالی دەکرێت بەڵێ ئێستا لە بەرۆی تاریقەتی نەقشبەندی حامید ئەلگەر ئەڵێ کە تۆ ئەمڕۆ وتە تەریقەی نەقشبەندی یعنی خالیدی وای لێ هاتووە ئێستا چکە لە هەموو دنیا خالیدیە کە بۆتە شتی سەرەکی نەقشبەندی تەریقەکانی تر یا تەریقە لاوەکیەکانی تر ئەنی بەشێکن لە نەقشبەندی نەماون ئێستا ئەوەی کە ماوەتەوە خالیدی ماوە لە ڕاستیە ئەوەی کە طبعاً تەریقەی خالیدیان مەولانە خالیدی شارە زوریشی پێوتراوە ئەمە ئێمە ئەکرێ بڵێن چۆتە ناو شتێکەیە کوردی یعنی داخڵی شارستانیت بوو بێ ئەمە لە ناو شارستانیە تا ببینینەوە من پێم وایە خالیدی کە لقێکە لە تەریقەتی مجەدیدی نەقشبەندی ڕۆڵێکی زۆر گەورەی بینیەوە هەم لە کۆمەلگای کووردا هەم لە کۆمەلگای مرۆڤایەتیە ناکرێ بڵێن ئەو شێوەیە کە مەولانە خالیدی هێنا ئیتر هەر ئەو شێوەی ڕۆشتۆتە ناو هەموو میلەتانەوە چۆتە ناو میلەتانەوە بەڵام لەوێش داهێنانی تری بە شێوەی خۆی تیاکراوە بە شێوەیەک بەکاریان هێناوە کە لەگەڵ کۆمەلگاکانی خۆیانە بگونجێ من ئەگەر لە بیرت بێ جەنابە دەوتم نەقشبەندی یا تەسەوف بەگشتی بۆ کورد دوو لایانی گرنگی تایە یەکیانەوەیە کە وەستان دژی زۆرداری هەوڵدان بۆ عەدالەت و بۆ دادگەری لایەکەی تریشی هونەرە هونەر بە معناز فراوانەکەی نووسین و مۆسیقا و خوێندنەوە و جوانی و هەرچی ئەوانە کورد لەوە نەک هەر کورد میلەتانی تریش تۆ حسابی ئەوە بکە کە پیاوێکی وەکو شێخ شامیلی داغستانی شێخ شامیلی داغستانی خەلیفەی مەولانایە ئەویش بەڵام دژی قەیسەریەت ڕاپەڕیوە یەکێک لەوەرەیە کە شۆڕشی کردو دژی قەیسەری رووسیا شێخ عەبدولقادری جەزائیری عینیشە دژی فەرەنسەکانی کردووە باوکی لەگەڵ مەولانە پەیوەندێکی باشی هەبووە شێخ عەبدولقادری جەزائیری خۆی مەولانای بینیوە بۆ مناڵی لەگەڵ باوکی هاتەوە بە حەج ئەویش مەولانای بینیوە ئەمانە تەسیری بمانەوێنەمانە تەسیری خالیدیە کە چۆتە ناو خەڵکەوە ئەمە ئەوەیە کە تۆڵی کورد ئەگەر شتێکی پێشکەش بە فەرهەنگی شارستانیەتی ئیسلام کرد بێ شارستانیت کرد بێت لە چوارچەوەی ئیسلاما بووە بەڵێ ئێمە بۆ ئەرشیفی و نەتەوایەتی کورد بگەڕێ ڕابردوی کورد بگەڕێ کورد لە زۆر مەجالات دەوری دیار نییە بەڵام دووسێ شتەکەیە کە ماوەتەوە بۆ ئێمە یەکیان سەلاحەدینی ئەیوبیە ئەو بەرگری ئەو کردی لە ئیسلام و لە ناوچەکە هەر بەتەنها مەسەلەی ئیسلام نییە لە ڕاستیە ئەو پارێزگاری لە ناوچەیە کردو کە خەڵکی تریشی تایە دینی تریشی تایە میلەتی تری تایە بارەگەر لەوە کردەوە دژی داگیرکەرێک وەستاوە ئیتر ئەو داگیرکەرە دینی هەرچی بوو بێت هەرچی بە هەر نازێک هات بێ بەڵام داگیرکەرە بە معنای داگیرکردن هاتووە بە مەبەستی دیارکردن سەلاحەدین لەوە دەوری بینەوە بەڵام دوای سەلاحەدینیش کورد بەشداریەکی کردووە لە شعرا کردوتی لە هونەرا کردوتی بۆ پێشی ئیسلام لە سەردەمی ساسانیانەی کردووە لە پێشی ئیسلام ئێمە هەوێتی کورد ئەوەندە ئاشکرا نییە لە ڕاستیە بۆمان ئێمە ئێستا ناتوانین بڵین لە حاکمانی ساسانی کامیان کورد بۆ کامیان کوردنەوە ئەزانین کوردی تیا بووە ئەتوانین ئەمڕین لە چوارچەوەی ئێرانیا بووە بەڵێ دەوڵەتێک بۆ کە میلەتی جیاوازی تیا بووە ئەوانەی کە بردویانە بەڕێوە من بە تەسەوەری خۆم بەڵێم فارسی تیا بووە کوردی تیا بووە ئەمانە هەموو بەشدار بوونەتیایە و کوردیش بەشێک بووە لەو شارستانێتە بەڵام لە چاوساوەکانیشا کورد ئەکسەریەت بۆ ڕێگەڵێ ئێستا باز لەوە ئەکرێت کە کورد دەبێ بگەڕێتەوە بۆ ئاینی ڕاستەقینەی خۆی کە ئاینی زەردەشتیە ئایا کورد بەڕاستی دارای ئەوەیە بە دوای ئاینی زەردەشتیەوەیە ئەگەڕێتەوە سەر چۆنەڵی ژیانی ئاینی ڕاستەقینەی خۆی من ئێستا ڕێگە لە گفتوگویەکی ئاهایە من ناتوانین بە دوورە درێژی لەو بارەوە قسە بکەین و شیکردنەوەیکی ڕاستەقینە و زانستیانەش لێرە باس بکرێ ئەوە ناکرێ بەڵام من نووسینەکەم هەیە لەو بارەوە نووسینێکی کەمیش نییە لەبارەی زەردەشتیزمەوە وەهمی خۆپاراستن شتێکی لە بابەتی ناوەکەم لەبیر نیێستا لەوێ باسیەوەم کردووە تحلیلیشم کردەوە من زەردەشتیزم خوێندۆتەوە ئاوێستاشم خوێندۆتەوە زەردەشتیزم ئاوێستا چەند شتێکی تایە یەکیانەوەی وەحدانیەتی تایە ئەوە شتێکی باشە کە یەک تاپەرستی بەڵام ئەو پرۆگرامێکی ریفۆرمی کۆمەڵایەتیشی هەبووە کورد کۆچەری بووە وەختە ئەو خەڵکی هان ئەدا کە دابنیشین لە شوێنەکە
ئاو بەکاربێنن زەوی بەکاربێنن ئاژەڵ بەخێو بکەن کشت و کاڵ بکەن ژیان دروست بکەن. بەڵێ فەلسەفەی زەردەشیزم ئەوەیە بەڕاستی ئیدی شتێکی تریت یان نییە ئەمەی سەبێن تۆ ئاوێستات خوێندوتەوە ئاوێستا نزیکە لە زمانی کوردیەوە لە ڕووی زمانەوە بەڵێ زۆر وشایەکە لە ئاوێستایە هەبووە ئێستا تەنها لە زمانی کوردیامەوە ئەو گەڕانەوەیە چییە ئێستا دەرچوونەوە و گەڕانەوە بۆ زەردەشت ئەو گەڕانەوەیە زەردەشتیزم ئەگەر ئێمە بەو معنایەک لێکی بدێنەوە کە خەڵکانێک بیانەوێ کوردواس لە دینی ئیسلام بێنێ و بچێ بگەڕێتەوە بۆ زەردەشتیزم ئەوە خەیاڵە شتیوار نا ئیمکانی هەیە و نا ئەشتوانێ بکرێ تاکە کەس هەیە ڕەنگە تاکە کەس چۆن ئەچێ مۆدلێکی ئەوروپایی وەرەگرێ هەروەهاش بچێت زەردەشتیزم وەرگێ بۆ خۆی بە پێ قەناعەتی خۆی بەکاری بێنێ بەڵام ئەوەی کە کورد بگەڕێتەوە سەر زەردەشتیزم ئەوە خەیاڵێکی بێبناغەیە شتیوە ناکرێ و نەقابلی تۆ باسی ئەەکەی نایتە سەر لایەنە قوڵە دینەکەی بەڵام ئەڵێ شتێکە وەکو سمبولێکی سیاسی کورد وەریەگرێت بەڵێ ئێستا ئەوانەی من ناڵێم هەمووی ئەوەندەشی نەکەین بەڵام ئەوانەی بەشێکی زۆری ئەوانەی کە باسی زەردەشتیزم ئەەکەن بەڕاستی ئەمە ڕەتفعلەکە بەرامبەر ئیسلام حەزی لە چارەی ئیسلام نییە ئیسلامی پێ باش نییە پەناباتە بەرەوەی کەوا بەناویەوەی کە ئەمە ڕابردووی کوردەوە ئەمە فەلسفەی کوردەوە ئەمە نازانم چییە ئێمە بەڕاستی هیچ دلیلێکمان نییە کە زەردەشت بەسەوەی پەرچەکردارە نەک کرداریا لۆژیک نییە زۆری وایە بەڵێ بەشێکی زۆری ئەوانەی کە ئەمڕۆ باسیەکەن وایە لەبەرەوە نییە کە باوەڕی پێێتی بۆ خۆی پەناگایکی دۆزیێتەوە بۆی لە ئیسلام ڕابکە و دوور بکەوێتەوە لە ئیسلام مابەستەکەی ئەوەیە ئیسلام چی بۆ کورد ناکردووە یاخود ئەوەی کە ئەوترێ زۆر جار ئیسلام زۆر جار بازە دەوڵەتی کوردی ئەکرێت دروستبوونی دەوڵات وەکیانێکی سیاسی بۆ کورد دەگوترێت ئیسلام ڕێگر بووە لە بەردەم دروستبوونی دەوڵەتێکی کوردیدا لەبەرەوەی ڕێی لێگرتووە بۆهۆی عاتیفەی دینیەوە بیر لە ینی هەستێکی قەومی لا دروست نەبووە من پێم وانە ئەوە ڕاست پێ ئیسلام بە کەسی نەوتەوە دەوڵەت دروست بکە یا مەکە هیچ کامێنی نەکردووە میلەتان خۆیان چەند هۆشیار بوونە چەند توانیوانە کە سترەکچەری پێکاتەی کۆمەڵاتی خۆیان بەکاربێنن بۆی کە کیانێکی لە دروستکەن ئەوە تاریخی دروست کردووە عرب دەوڵەتی بۆ خۆی دروست کردووە پێی فارس توانیوێتی دەوڵەتی بۆ خۆی پێ دروستکە تورک دەوڵەتی عوسمانی دروست کردووە ئەیکە کورد نەیتوانیوە خۆ ئیسلام ڕێ لێ نەگرتووە لە ڕاستیە ئیسلام بۆ ڕێ لە دەوڵەتی کورد گرتووە کورد هەر وەختی ئەگەر گەیشتا ئەو قەناعەتی و توانی کاری بۆ بکە بابی کە دەوڵەت بۆ خۆی دروست یەکێک لەوانەی سەلاحەدین خۆ دەوڵەتی دروست کرد و کوردیش پرسیارە بکەم یەکێک لەوانەی کە تۆ باسکە سەلاحەدینە هەیە ئێستا تەنانە لە ناوەندە جامیعیەکانە زۆر جار هێرشی ناڕەواش یعنی قسەی نابەجێوانە سەلاحەدینە کڕێڵە دەوڵەتی بۆ کورد دروست نەکرد ئەوە گوناحە من پێم وایە ئەو گوناحێکی زۆر گەورەیە کە ئێمە سەلاحەدین تاوانبار بکەین ئەوە لە وەختی سەلاحەدینە هەستی نەتەوایەتی بە هیچ جۆرێ مناڵم نەبووە بەڵام وەکو ئێستا نەبووە ئەوجا سەلاحەدین ئێمە زۆر ئیشاراتمان هەیە کە هەستی نەتەوایەتی هەبووە مامۆستایەک ناوەکەم لەبیر نییە شتی دراسی لەسەر سەلاحەدین کردووە کووردە باسی ئەوەکە کە سەرکردە عەسکەریەکانی سەلاحەدین هەمیشە کورد بوون ئەو دائیرەی ئەو بازنەی کە بە دەوری سەلاحەدینەوە بوون و کاری ئیداری و عەسکەری و چیوچیان بۆیە کرد کورد بوون هەمیشە کورد دکتۆر محسین محەممەد حسێن دکتۆراکەی لەسەرەوە بەڵێ پێت سێر نەبێ ڕۆمانوسێکی وەکو سەلیم بەرەکات کووردە بەڵام بە عەرەبیە نووسی زۆر دۆستیش ماڵبەتە ڕۆمانێکی نووسی پێش چەند ساڵێک بە ناوی ئەسەما و شاغێرەتون فەوقە ئۆرشەلیم لەو ڕۆمانەیە باسی ژیانی سەلاحەدینەکە زۆر بە ئیعجابەوە باسی سەلاحەدینەکە زۆر بە گەورەی باسی سەلاحەدینەکە من تەلیفۆنم بۆی کرد پێرەزبایم لێ کرد و ئەوانە لە پاڵ ئەوانەشە باسم کرد ئەرێکا کە تۆ ئەم هەمووردەکاریە لەکوێ فێر بووی کە جلوا بووە لە وەختی سەلاحەدینە و نانوا خوراوە و چی وتی وەڵای کاکە یەک دنیا سەرچاوم خوێندۆتەوە بۆەوەی شارەزایی پیاکەم لەبارەی سەردەمی سەلاحەدینەوە وەکەوتۆ لەوە ئەی خوێنیتەوە لە ڕۆمانێک ئەڵبەتە لە چوارچەوەی ڕۆمانە خۆ لێکۆڵینەوەی سیاسی نییە لێکۆڵینەوەی ینی تێکستێکی ئەدەبیە بەڵام سەلاحەدین کە خوێنیتەوە ئیمبراتۆرێکی گەورەیە پیاوێکی گەورەیە پیاوێکە خەڵک بابڕێ تۆ لەم کە باسیەکەی ئەڵی بەشێک لەو بۆچوونانە دەستگا جاسووسیەکانی ڕۆژاوە ئەوروپا و مەوزوعە ئەوروژێن هۆکار چییە؟ ئێمە ئەبێ ئەومان لەبیر نەچێ ئەوروپا یا با بڵێن ئەوەی ئەمڕۆ ئێستا وەختی خۆی کۆلۆنیالیزم بووە بەڵام ئێستا پێی دەڵێن ئیمپریالیزم چونکو لە ڕووی اقتصادیەوە ئەو مەفهومە ڕاستترە ئەم وڵاتانە
هیچ گومان لەوە نییە کە ئەوان دایانەوە ڕۆژهەڵات داگیر بکەن دابەشی بکەن پارچە پارچەی بکەن و کردوشیانە چیان لە دەساتەوە کردویانە ئەو شتە ئەو داگیرکردنە جاران بە شێوەیەکی عسکەری ئەکرا جێشێکیانە هێنا ناپلیۆن لە فەرەنساوە هات بەخۆی جێشەکە میسری داگیرە کرد ئێستا هەندێکی بەوە ئەکا دێو لە پڕ وڵاتێک داگیرەکە و بردمانێکە و داگیرەکە بەڵام بەشێکشی لە ڕێگەی فەرهەنگەوەکە لە ڕێگەی ماسمیدیاوەکە ئەو لانانەی کە ئەو ئەوێ و کۆمەلگای ئیسلامی کۆمەلگای ڕۆژهەڵاتی پێ پارچە پارچە بکە و لاوازی بکە و بیڕوخێنێ بە شێوەی ترێکە بە نووسینێکە بە مۆسیقا تۆ باسە ڕقێکی سەردەمی کۆنەکە یڵێ ئەمە پێم وایە بۆ تێکشکانی هەیە خاچپەرستەکان لەلایەن سەلاحەدینەوە من پێم وایە ئەوە تێگەشتنێکی بە کلاسیکی نییە یا واقعیە و تێگەشت کلاسیکی نازانم بەڵام من قەناعەتم هەیە کە بەشێک لەوەی کە بەرامبەر کورد ئەوەندە سەختی گیرن پەیوەندی بە سەلاحەدینەوە هەیە ئەوان لە بیرە چونکە ئەگەر لە بیرت بێ ئەو سەرکردە فەڕەنسیی کە هات دیمەشقی گرت لە سەرەتای گۆڕی سەلاح پێی خستە سەر گۆڕەکەی سەلاحەدین وتی سەلاحەدین هاتینەوە ڕێکوای هەستەوە ڕاستە وتیەوە تا هاتینەوە یعنی کەواتە ئەو ڕێکخراوانەی تۆ باسیەکەی بەناوی هەندێک ڕێکخراوی مژدە دەرەکانەیە دواتر بڵین ڕۆژهەڵات ناس و لقێکی ڕۆژهەڵات ناسیش کورد ناسەکان پێ دوایە ئەمانیش بەشێکن لەو پرۆسەیە بێگومان ئەمە قسەی تەنها من نییە من ڕێکێکم لەوانەی کەوا بیرەکەم بەڵام ئەوەت لە بیر نەچێت کە فەیلسوف و بیریارێکی گەورەی وەکو ئیدوارد سعید کتێبێکی هەیە بە ناوی ئۆریەنتالیزم یعنی ڕۆژهەڵات ناسی زۆر بە دوور و درێژی باسیەوەکە کە علمی ڕۆژهەڵات ناسی لە ئاساسە علمی جاسوسی بووە ئەوان ویستویانە ئەو وڵاتانە داگیرکەن هەروان نەچن لە خۆیانەوە بچن و داگیر بکەن دەبێت بیناسن زمانیان بناسن عادات و تەقالیدیان دینیان کۆمەڵاتیان هەموو شتێک لەبارەیە بزانن کە چوونە ئەوێ بتوانن ڕێک حکمی بکەن بەبێ ئەوەی غەڵەتێک ڕوو بدا و کردویشیانە ئەوجا بۆ ئەوەی کە ئەوان بتوانن کۆمەڵگاکان بناسن خەڵکیان نردووە پێش خۆیان ئێستا بۆ کوردستان ژیانی مێجەرسۆن بخوێنەوە خۆ من لەو پێشەکەی کە بۆ ئەحمەد مختارم نووسیەوە مێجەرسۆن وەکو تاجر وەکو بازرگان هاتۆتە کوردستان چۆتە ماڵی بەگزادانێک جاف لە هەڵەبجا کوردی ناسیوە کوردێکی چاک فێر بوو بەڵام دوای دەرکەوت جاسووسە خۆ هەر شێخ مەحموود کە حکمی سلێمانی وەرگرت ئەویان کرد بە مستەشاری بەحسا مستەشار بەڵام دوای خۆی حکمی شارەکەی گرتە دەست ئەمە هەر ئەو بازرگانە بوو کە پێش 20 ساڵ ئەیوت من بازرگانم و بوومەتە موسڵمان و نازانم چی لەو بابەتەمان زۆر ڕۆژ پێ دوایە ئەو باس و بابەتەی تری کە پێشتریش باسمان کرد مەوزوعی زەردەشتیەشتیش ئەویش بەشێکە لەو پرۆسەیە کە بڵێن دنەدانێکی دەرەکی هەبێ بۆ بەڵێ بێگومانە وایە ئەوان تەرجیعی خەڵکەکەن هانی ئەدەن بۆ ئەوەیەکەوە بەرەو ئەمە توراسی کووردە و ئەمە ڕابردوی کووردە و شتێکە بگەڕانەوە بۆ ئەمە شتێکی باشە دەستی ئەوانشی تایە هیچ کردەوە نەبێتەوە بێگومان وایە کورد چۆن نەتوانێت دەست بە و ئیسلامەوە بگرێت کە فەرهەنگی خۆی وەکو تۆڵە یەخود شارستانیەتی خۆی لە ناو ئیسلامە ئەبینێتەوە لە سەردەمی ئیسلامەوە کە هەڵبەت بە قەولی بەڕێزت یعنی کورد چۆن نەتوانێت دەست بەوە بگرێت ئەوە بەوە ناکرێت بڵێ پلانێکی بۆ تا بنین بە پلاندانان ئەو مەسەرێ ناکرێت بەڵام ڕەنگە بەو کەسانێک کە لەو بوارەیە کارەکەن چێ وەکو سیاست چی وەکو فرد چی وەکو ڕووناکبیر ئەوەیە کە ڕاستی ئیسلام بۆ خەڵک ڕوون بکرێتەوە بناسیێنڕێ بە شێوەیەکی باش بناسیێنڕێ بە خەڵک و ئەوەش بناسیێنڕێ کە کورد لەو چوارچەوە چەند چی پێ دەکرێ و چی پێ ناکرێ ئیمکانێکی زۆر هەیە کە کورد بتوانێت سوود لە ئیسلام وەربگرێ بەڵام دیارە خۆ لە ئیسلامی نەتەوە سەردەستەکانیشە ڕێڕەوێکی شۆڤینیزم هەیە کە ئەوان بەکاری دێنن هەر ئیسلامەوە بەکاری دێنن دژی ملەتێکی تر ئێمە دەبێت ئەوە ڕوون بکەنەوە بۆ خەڵکی کە ئەوە ئیسلام نییەوەکە ئەوە هەستە شۆڤینیزمەکەیەتیکەوە بە ناوی ئیسلامەوە قسەیەکە ئیسلام چۆن ئەتوانرێ بکرێتەوە ناو چۆن ڕێنەواتی بزافێکی نوێ حرەکەیەکی نوێی فکری و سیاسی تاوەکو بە قەوماتی خۆی بپارێزێ و هێز بدا بە کورد بۆەوەی بتوانێت تەحەدی ئەمانە بێ ئیسلام وەکو ئایدنتیتی وەکو ناسنامە پێشکەش بکرێ بەشێک لە ناسنامەی کووردە لە هەمیشاڵێ مەڵێم ئێمە ڕۆژ هەڵاتین لە ڕووی زمانەوە ئێرانین لە ڕووی دینەوە مسلمانین زۆر بە خۆ دیارە ناو کووردا دینی تریشەیە خۆ هەرتەنها مسلمان نیە بەڵام زۆر بەمان ئەو سێشتە سێ ئینتیماە بۆ کورد گرنگە و ئەوانن کە ناسنامەی کورد دروستەکەن ئەبێ ئێمە تاکیدی لێ بکەینەوە بەڵام پێشکەشکردنی ئیسلام گرنگە بۆ خەڵک بۆ جیلی ئەمڕۆ
ئیسلامێکی پێشکەش بکە ئەو تێی بگە ئەمە دینامیزمێکی تایە کە بتوانێت کورد هەڵسێنێتەوە کورد بەرە ئەو ببا کە شخصیەتی نەتەواتی خۆی پێ دروست بکە ئەم پێشکەشکردنە ئاسان نییە. ئیسلام چۆن لە فۆرمێکی نوێتوانێت خۆی تەرەحکاتەوە ئایا بێداریەک یا بزافێکی هاوچەرخ ئەتوانێت چۆنەڵی دەرخواردی ئەو دۆخە بدرێ یاخود هەر لە چوارچێوێت کلاسیکێکی بڵێن ئەوەی پێشووتراکە باسی سۆفیزمەکرێت کە سۆفیزم بۆ خۆی ڕۆڵی هەبوو لە ناو بزاف و حرەکە و جوڵە و شۆرش و ڕاپەڕینی کوردیدا. من پێم وایە بێ ئیسلام بە شێوەیەکی تازەتر پێشکەش بکرێت تازەتر مەبەستم ئەوەیە ئەو ئیسلامە بکرێتە سەرچاوەیەکی تیۆری بۆ شیرکردنەوە و تێگەیشتن لە کێشەکانی ئەم سەردەما من چی لە بانخوازێک بکەم چی لە مسلمانێک بم کە دێ باس مناقشەوەکە کە دەستنوێژت کرد نازان پێی ڕاست لە پێشا دابنی و پێی چەفت لە پێشان ناچووکە ئەمە گرنگی ئیسلام ئەمە نییە کاکی برا ئەوە هیچ شتێکی گرنگ نییە بۆ ئێمە تۆ باسی ئەوە بکە کە ئیمپریالیزم چۆن دێتە ئەم ناوچەیە ئێمە چۆن خۆمان بپارێزین لە کولتوری ئیمپریالیزم ئێمە چۆن بتوانین دەوڵەتی نەتەواتی خۆمان ببینێڕەوە ئێمە پەیوەندیمان لەگەڵ خەڵکەکانی کە داگیری کردوون یا دراوسێمانن یا هەرچی پێ دەڵێ چ میکانیزمێک بدۆزینەوە بۆ یەک ئەم پەیوەندێت ببەرێتەر ئێمە چۆن فەرهەنگ و زمانی خۆمان پێش بخەین ئەو لایەنانت گرنگترەکە ئیسلام لایەنە فقهی و عیبادیە شخصیەکەیە بەڵام خۆ ئەم ئیسلامە هاوچەرخە کە ئێستا بە مۆدێلێکی نوێ تەرحەکرێتەوە یعنی بۆ تەحەدی چۆنەڵی غەزوو یاخود بڵین شەپۆل و ئەو هێزە ئیمپریالیستی کە تۆیڵی خۆر ئاوایە غەربی یا جوزانم لێرە بە کاریگەریەوەی پێڵەن غەرب زەدەی ئەکرێ ئەمە بۆ خۆی ئەم تەرحکردنەوەی تەحەدیەک نییە تەرحکردنەکە زۆر زەعیفە من پێم وایە زۆر زەعیفە من لای میلەتانی تر ئەبینم تەرحا بە شێوەیەکی تر ئەکرێ بەڵام ئێمە ئیستفادەمان لێ یعنی مەبەستەوەی ئامرازی تەرحەکە لاوازە بەڵێ شێوەی تەرحەکە زەعیفە زۆر لاوازە من تا ئێستا ڕەنگە من نەبینی بێ کتێبی خوێنەوارێکی مسلمانی کوردم نەبینێ و کە ڕێک و پێت بڵێ ئەو بەتەمای چییە و چۆن ئەگاتە ئەو ئامانجە زۆر کەمەشتیەوە بەڵام تۆ جەزایرەکان ببینە ئیسلامیان بەکارهێنا دژی فەڕەنسیەکان و باشیش بەکارهێنا میلەتانی تریش ئەو کاریان کردووە بەڵام کورد بۆ نایکان لە بەرۆی لی نازانێ ئەبێ هینێک بێت سۆفیزم یەکێکە لەوانەی کە تا ئێستا توانیوتی هەندێک شت بکە بەڵامیش لە قۆناغێکا وەستا بەڵێ لە ڕێگەی تاریقەتی نەقشبەندی و هەندشتی گەیاندۆتە میلەتانی تر و کوردی پێ ناساندون بەڵام ئەویش وەک جەنابەت باسیەکەی وەستاوە لە ڕاستیە شتێکی زیاتری نەکردووە لەوە دووە هەر لە شوێنی خۆیان ئێستا بۆ نمونە من هەرچەند ئێمە لەم بەرنامەیە قەرارمان نییە زۆر یعنی هەندێ باسی زۆر سیاسی بەحت خۆمانی لێبین بەس کەسێکی بۆ نمونە وەکو مامۆستا عەلی باپیر نووسەرە پرۆژەی فکری کاری ئیسلامی هەیە و چەندین نووسینی هەیە لەو بوارانەدا کە قسە لەسەر ئەو بابەتانە ئەکا چۆنیەتی لە باسکردنی مسلمانێکی کامڵەوە چۆن کەسایەتیدا ڕێژرێ تا خەونی شۆڕش و ڕوبەڕووبوونەوەی زڵم و ستەم و نادادی ئەمانە بەڕێزت نەتخوێندۆتەوە لە ناو نووسینەکانی چەنێت کاریگەریان هەبوو بێت من نووسینی ئەو پیاوەم لە خوێندەوە لە ڕاستێ یەک پێم وایە یەک کتێبی بینیوە باسی ئەگەر لە بیرم بێ باسی گرتنەکەی ئەکا کە جارێک گیراوە ئەمریکەکان گرتووانە تەنها ئەو کتێبشکەنجە و زیندان پێم وایە شتێکی وایە تەنها ئەوم خوێندەوە کتێبێکیە بە ناوی سۆزی نەتەوایەتی و بیری ناسیۆنالیزم لە تەرازوی ئیسلامدا ئەوەت نەخوێندەوە هیچ نووسینێکی ئەو پیاوەم نەخوێندەوە لەوە زیاتر کە باسم کرد بەڵام سەرنجەکەی من ئەوەیە کە پێشکەشکردنی بیرێکی وەها لە چوارچەوەی حیزب شتێکی باش نییە خۆزگەوەکو مفەکرێکی سەربەخۆ قسەی بکردایە تۆ ئێستا لە کۆمەلگای کوردەواریە نەک ئەو مامۆستا عەلی باپیری کە ئێستا شتە نووسێ یا بڵاوەکاتەوە زۆر لەوە گەورەتریش بنووسێ مادام لە چوارچەوەی حیزبێکە ئەناسرێ تاسیرەکەی زۆر بەڵام هەر پێ دوانەیە کاک فەراد یعنی ژینگەی کۆمەلگای کوردی خۆشت زۆر باسی ینی ئەو پێکاتە بینەی کۆمەلگاکەی یعنی بە شێوەیەکی واوای لێ هاتووە لە چوارچەوەی حیزبێکی یا ڕێکخرا و دیدگایەکی سیاسیان نەبێ لە دەرەوەی ئەوەش خۆلوانێت چەند خەڵکی تریشە بێ قسەی کردوێ وەکو پێویست گوێ بۆ نەگیرا و بۆ ینی شتەکەی نەیتوانیوە سنوورەکان ببەزێنێ ینی هەست ناکە ینی لە دەرەوەی ئەمەش بۆ خۆی نەزۆک دەرەچێ هەوڵەکان بەڵام ئەوەی کە ئێستا لە چوارچەوەی ئەگەر لە چوارچەوەی حیزبیات تەماشاکەین ئمە لەم وڵاتە چەند تەنزیمی ڕێکخراوی ئیسلامی هەیە کەس نامەی کەس ناخوێنێتەوە خەڵکیش نامە هیچیان ناخوێنێتەوە ئەمە یەکێکە لەو بەڵایەنەی کە تووشی کورد و ئیسلام بووە لەم ناوچەیە ئەگەر بیریارێک مفەکرێکی کورد دروست بێ ڕۆناکبیرێکی گەورەی کورد دروست بێ کە لە دەرەوەی چوارچەوەی حیزبەکان بتوانێت فکری کوردایەتی و ئیسلام و ئەو بابەتەنە تێکەڵ بکە من پێم وایە سەرکەوتووترە بێت
بەڵێ یەکێک لەو بۆچوونانەی تر کە تۆ باسیەکەی بۆ نمونە ئەندازەیەک یعنی وەکو دڕندەیەکی هێرش بەر قسە لەسەر عەولەمەکەی بۆچی ینی هێندە لەسەر عەولەمە لەوانەیە زۆشتی باشی هێنابێ بۆ گۆڕانکاریەکانی دنیا یا بڵێن گلۆبالیزیشن عەولەمە شتی باشی ڕەنگە پێبێ هەندێکشت بەڵام زۆر لایەنی خراپیشی هەیە بەڕاستی ئەوەی کە شیرازەی کۆمەڵاتی تێکەدا دەستی عەولەمەی تایە عەولەمە سنوورێکی بۆ ئەوە نەهێشتێتەوە کە میلەتەکان بتوانن هەم ناسنامەی نەتەواتی خۆیان بپارێزن هەم سوود لەلایەنە زانستی و تەکنیکەکە وەرگرن کە ڕەنگە بەهۆی عەولەمەوە بێتە وڵاتەکانمانەوە ئەوە وای کردووە کە من پێم وایە خەڵکێکی هۆشار دەبێت دژی زۆر لایەنە عەولەمە بوەستی ئەومان نەکردو لە ڕووی توراسی دینیشەوە دینیش بەشێبەتی ئیسلامان دین بۆ ئێمە ینی دینی ئیسلام لەو حاڵەتەیە یەکێکە لەو هێزە گرنگانەی کە ئەتوانێت بەرامبەر عەولەمە بوەستێ نەک بۆ مانایی کە دژی هەموو شتێک بێکە لێەوە دێ بدژی ئەو لایەنە خراپانە بێت کە ئەبێتە هۆی داڕوخان و دارزانی کۆمەلگای کوردەواری هەر کۆمەلگای کوردەواری نە کۆمەلگای ڕۆژهەڵاتی بەگشتی تۆ وڵاتی وەکو چین خۆ نە موسڵمانە و نەهیچ بەڵام چین چەند بەرامبەر عەولەمە وەستاوە زۆر چاک وەستاوە لایەنە تەکنیکەکەی سوودی لێوەرگرتووە داهێنانیشی کردوتیایە بەڵام کۆمەلگای چینی نەگۆڕاوە نەیهێشتووە ئەوانە دەستی تێوەردن ئێستا لە دنیا من نامێ بکەم ناو وردەکاری ئەم ڕژێم ئەو ڕژێم بەڵام کۆمەڵی دەوڵەت شەیە کە بە هیچ جۆر ڕێگە نادەن کە ئەوانەی بەناوی عەولەمەوە دێن بەناوی شتی ترەوە دێن من بۆ نمونە ئێڵێم زۆریش ئاشکرایڵێم ئەوەی کە پێڵەن NGO یعنی منەزەماتی ناحکومی ئەوانە بەشێکی زۆریان بەڕاستی بۆ کاری سیاسی لێرن هیچ پێوەستی خۆراوای و ئەوروپیەکان بەڵێ بێگومان ئەوان بۆ ئەوە نهاتون کە خزمەتی من و تۆ بکەن بۆ ئەوە نهاتون کە زمانی کوردی بپارێزن بۆ ئەوە نهاتون کە ژوونی کورد پێش بخەن نەخێر ئەوان هاتوون کە شیرازەی کۆمەڵایەتی ئێمە تێک بدەن شتێک بێنن کە غەریبە لە کولتور و لە فەرهەنگ و لە مێژووی ئێمە و جێگیری بکەن لە وڵاتی ئێمەیە بۆی داگیرکردنی ئاسان بێ بۆ خۆیان پێدوانیە یعنی ئێمەش بۆ خۆمان وەکو کورد بە تایبەتی لە ئاستە ڕۆشنبیریەکەیە یا لە ئاسی وەعی سیاسیە کەوتوینەتە ژێر کاریگەری ئەو غەرب زەدەیەوە کە تۆ زۆر جەخت لەوەکەیتەوە ڕێبێ ڕێگری لێ بکەین بێگومان ئێمە ئەو کەسانی کە دژی ئەو لایەنە خراپانەیە جیهانگیری یا هەرچی پێڵێ ئەوەمە وەستاونەتەوە زۆربەی تاکە کەسە ڕەنگە ڕێگەی نەبێت ڕەنگە کەناڵێکی دەست نەکەوێت کە دەنگی خۆی بگەێنێتە خەڵکی بەڵام بەرامبەرەکەی کە ئەو پەیامەی پێەیە پەیامی ڕۆژاوەکەی پێەیە یەک دنیاشتی لە بەردەسایە باشترین تەلەڤیزیۆنەکانی لە بەردەسایە باشترین ڕۆژنامەی لە بەردەسایە یەک کۆمەڵە کەناڵ و هینی بەدەسەوەی کە دەتوانێت پەیامەکەی خۆی بگەێنێ و تەسیر لە خەڵک بکە بەڵام خەڵکێک کە وابیر ناکاتەوە مەودای دەنگیان لە کتێبەکە باسدەوە ئەەکەی کە باس دە کورد ئەەکەی کە زۆر جارانی چۆنڵێ ئەوەی کە نەیاری ئیسلامی کردبێ هیچی دۆک و کورد نەبینیوە کە دژایەتی کردبێ مەبەست ئەوەیە کاریگەری ئەوان بووە بۆ وەستانی کورد زۆرجار دژی ئیسلام خەڵکی کورد لە ژێر کاریگەری ئەو ڕێکخراوانەی کە بەڕێزت باسیەکەی NGOکان مەبەست ئەوەیە بەڵێ مەبەستم ئەوەیە کە کورد یەکێکن لەو میلەتانێکە زۆر زوو کەوتونەتە بەرتەسیری ئەو پەیامە خراپێکە لە ڕۆژاواوە دێ کورد زۆر زاوێ ینی من لە شوێنێک کاوتو ماڵێم من لە وڵاتێکی وەکو سوێ دەژیم باوەڕ بکە ئەوەندەی لە کوردستانە باسی عەولەمە و تازەکردنەوە و نازانم چی ئەو قساناکرێ ڕەنگە سەدیەکی ئەوە لە سوێت گوێت لێ بێت ئەمە سەیرنی آخر وڵاتێکی ئەوروپی کە نە موسڵمانە نە هیچە بەڵام کۆمەڵە تاریخ و نەریت و فەرهەنگی تایبەتی خۆی هەیە هەروە بە ئاسانی من نادا بۆەوەی کە ئەمریکا بێت کولتور خۆی فەرزکە بەسەریا فەرەنسا کە ماکدۆناڵزیان هێنا بۆ فەرەنسا خەڵک خۆپێشاندانی کردشی وتیان ئەمە کولتوری ئەمریکی و ئینگلیزیە بۆمانە هێنێنەمە قوبڵی ناکەین لەسەر وشە شەڕەکە ناوانەڵێن ئەم وشەیە هی ئەمریکایە نابێ بێتە وڵاتی ئێمەوە ئێمە بێ بەرامبەرەکەی بە فەرەنسی خۆمان دابنین بەڵام کورد هەروە بە ئاسانی تەسلیمی بووە نەکار تەسلیمی بۆ شانازیشی پێوەکە ئێمە ئێسەوەکو کورد لە چه ئاستێکا زیاتر لە ژێر کاریگەری هەژمونی ڕۆژئاوا و ئەوروپاین یعنی سیاسی فکری فەرهەنگی میدیایی هەیەعنی کۆی ئەمانەوەی کە تۆ ناود ناوە بە هەمووی فەرهەنگی ئێمە کەوتونێتە ژێر ئەو تەسیرات ئێمە کەوتونێتە ژێر ئەو بەڵام ژێر ئەو تەسیری ئەو فەرهەنگەوە بەڵام بەداخەوە لایەنە خراپەکانی زیاتر من وەکوتم لایەنی باشیشی هەیە کە سوودی لێ وەربگرێ بۆ نمونە
ئەوەی کە پێوترێ ڕسێرچی زانستی ینی لێکۆڵینەوەی زانستی یەکێکە لەو شتانێکە لە ڕۆژاوە هاتوو هیچمان لەوە نەبێ بەڵام کورد چەند سوودی لەوە بینیەوە سوودی لە نەبینەوە بەڕاستی نەیتوانیوە ئەو شێوەی لێکۆڵینەوە زانستی و ئەکادیمە بێت لێرە بیخاتە بەردەستی خەڵک و خەڵک بەکاری بێنێ زان کۆکارمان باشترین شایەتە بەرامبەرەوە کە کاری علمی زۆر کەمە لەم وڵاتەیە لەم وڵاتە لەم کوردستانەی ئێمەیە ئێستا ڕەنگە من ئامارێک من لە بەردەسانیە ڕەنگە 10 تا 15,000 پرۆفیسۆر و دکتۆر و پرۆفیسۆر یاریدەدەر و نازانم ماستەر و چی و هەبێ ئەی بەڵام بەرهەمەکانیان کووە چەند بەرهەمی علمیمان هەیە لە وڵاتەکە یەکێکی وەکو مرکە بە زمانی تریشە خوێنمەوە لە ئەوروپای شەژیم دڵم پێخۆشە بڵێم ئەرە وەڵامە کارێکی نایابی کردم کەسە زۆر کەمن ئەو کارانە تا چەند ئەمە پەیوەندی بە دەسەڵاتی سیاسیەوەیە دەسەڵاتی سیاسی خۆی دەوری هەیە ئەگەر ئاگایانە بێ یا بێ ئاگایانە بێ ئایانتوانی هەر نەبێ 5 ساڵ جارێ پێداچوونەوەیەک بکەن بزانن ئەم 5 ساڵە کورد چی کردووە یا لە بواری ئەکادیمە چی کراوە بۆی کە گۆڕینێکی تیا بکە بەڵام ئەوانەوەیان نەکردو ئەو پێداچوونەوەی لە کوردستان نییە. بەڵێ کاک فەراد لە شوێنێکە باسەکەی ئەڵێ ئێمە توانین مێژوو بگۆڕین بەڵام ناتوانین جوگرافیا بگۆڕین مەبەستی جوگرافیای سیاسیە جوگرافیای فکر و بیر و فەرهەنگە ئەوە وڵا هەمووی من ئێمە هەندێکجار وا بیرەکەینەوە وەکو بڵێ کوردستان ناتوانین لێرە بیگەزینەوە بیبین لە بینی دانیمارک و سوێدا دای بنین یا بیبین بۆ لە سەرەوەی نەرویج دای بنین کوردستان لە ناوچەیەکایە فەرهەنگی زاڵ لەو ناوچەیە فەرهەنگی ئیسلامە و بمانەوێت نەمانەوێت ئەو جا ئێمە لە ناوەڕاستیان کۆمەڵێن نەتەوەی تر دەوری ئەمەی داوە ئێمە لەوێ ئەژین ئەبێت چارەسەرکردنی کێشەکانیشمان بە پێی ئەو واقع بێت کە تیا ئەژین نەکوا بیر بکەینەوە وەڵای ئێمە ئەتوانین هەموو شتەکان لابین و بە کەیفی خۆمان بژین و بە کەیفی خۆمان ڕیفۆرم بۆ وڵاتەکەمان بکەین ئەوە ناکرێت بێ ئەوەی بێبیرکردنەوە لەو چوارچێوە جوگرافی و فکری و فەرهەنگی و تاریخی کە تیاژاوین ناتوانین کار بکەین لەبەرەوە منەڵێم تاریخ ڕەنگە بتوانانی بگۆڕێت سیستەم لە کوردستان پاشایەتی بێ بیگۆڕە ئینقلابێک بکە بیکەرە کۆماری بیکەرە جەمهوری شێوەی دابەشکردنی ئابووری و چی لە وڵاتەکەدا ئیگۆڕی لە شێوەیەکی سۆسیالیستیەوە بۆ سێوەیەکی سەرمایەداری ئەمانەت پێکرێ ئاسانەکردنی بەڵام ئەوەی کە کوردستان بکەیتە بەشێک لە نەرویجا بەشێک لە ئینگلتەرا وڵا بەمە ناکرێ و ئیمکانیش نییە ئێمە لێرە گەورە بووینە و لێرەش پەروەردابین و لێرەش بەردەوامە بین ئەژین کورد مەترسی نەتەوەی لەسەر ئێستا لە باشووری کوردستان بە تایبەتی کە ئێستا قەوارەیەکی نیمچە سەربەخۆی هەیە من با پێشەکی لەسەرەوە ڕێک بکەوین کە کوردستان تەنها باشوور نییە خاڵبەت من یەکسەر دیاریم کردوتم باشوور بەڵێ تێگەم ئێمە بەشێکین لە کوردستانێکی گەورەکە زۆر گەورەتر لەوە یەک دووەمین ئێمە تەجروبەمانە ئێستا تەجروبەیەکی 30 ساڵیمان هەیە 31 ساڵیمانێکە خۆمان حکمی خۆمانەکەین و ئەشمانتوانی زۆر شت بگۆڕین ئەوە نییە بڵێن وڵا مەجبور کراوین ئیلا دەبێت ئەمە هەڵبژێری ئەو هەڵبژێری بەڵام تا ئێستا ئەم ئەزمونێکی ناتوانم پڕ بەدڵ بڵێم ئەسمونێکی سەرکەوتومان هەیە نەخێر نەوەڵ ئەسمونێکی سەرکەوتومان نییە و ئەگەر بەم عقلیەتەی کە ئێستا کوردستانی پێ ئەبرێ بەڕێوە بەم شێوەیە بەردەوام بین خەتەرێکی زۆر گەورەمان لەسەر ئێمە زۆر ئاسانە زۆر ئاسانە لە چیایە هەل لە ڕووی نەتەوەیەوە بەڵێ کاکە من پێشمەرگاتیم کردووە ساڵی 1970 کە شۆڕش دەسی پێکردەوە دژی باسی عێراق من پێشمەرگە بووم من ئەوەی کە هەرسی پێڵی نازانم چی پێڵێ هەرچی ئەو ناوانەی کە بەکارهێنراوە من بە چای خۆم بینیومە چۆن پێشمەرگە کلاشینکۆفەکەی ئەشکان و ڕۆیشتەوە چۆن نەی ئەزانی بچێ بۆ ئێران یا بچێت خۆی تەسلیمی عێراق بکات ئەوانم هەمووی بینیوە گەورەترین کەتەسترۆف گەورەترین مەسات بەسەر کووردا هات لەبەر چی بوو لەبەرەوەی ئەم نەمانەزانی چیمانەوە و چۆن ئیشەکەین کە لە کاتێکە عقلی سەرکرداتی ئەو وەختە زۆر لە ئێستا پێشکەوتتریش بوو بەڕاستی و باشتریش سەرکرداتی کوردی دەکرد بەڵام ئێستا نەوەڵڵای ئێمە هیچ زمانێکمان نییە ئێمە ئێستا ئەو هەڕەشەیە کە 75 توشمان بۆ ئێستاش لەوەیە ئێمە لە بیرمە سەرەتای مانگی 1970 بەیانیانێک لە خەو هەستاین سێرەکەن هەروە زیلی ئێرانیە و ساڕوخەکان ئاباتەوە چۆڵیان کرد ڕۆیشتن و ئێمان بەجێهێشت ئێستاش هیچ دوور نیە ئەوە ڕوو بداتەوە هیچ دوو بە دووری نازانم ئەزمموی 31 ساڵە پێیوتین کورد شایانی ئەوەی حکومڕانی خۆی بکات تۆ ناتوانانی بڵێ میلەتێک شایانی ئەوە نییە بێگومان هەموو میلەتێک شایانی ئەوەی ئەبێ خۆی حکمی خۆی بکە بەڵام ئایا ئەتوانێت بەڵام خۆ ئیدارەدانەکە یعنی ئێستا ئاماژەکەی دەرەکەوێت لە 31 ساڵە ئاماژەکەی هەردیارە کە کورد
یعنی لێی دێ ئەتوانێ ناوخۆی خۆی وا لێ بکات کە یا چۆنەڵی ژێرخانێکی گەورەی دامەزراوە و سیستەم بنیاد بنێ تاوەکو دەوڵەتداری پێ بکات بۆ توانی ناتوانێ بەڵام کێ ئەوواکە بەو کەسانەی بەو کادرەی کە هەتە ئێستا بەو شێوەیە کە ئێستا برێ بەڕێوە سەرکەوتو نابێ ئەبێ گۆڕانکارێکی جەزری تیا بکرێ ئەبێ ڕێگە بدرێ خەڵکی باش و خەڵکی دڵسۆز و خەڵکی دووربین ئەبێ شێوەی پەیوەندی هێزە سیاسەکان بگۆڕێ ئێستا شێوەی پەیوەندی هێزە سیاسەکانی کوردستان شێوەی دوژمنایەتیە حزبێک نییە حزبێکی تری خۆش بوێ حزبێک نییە ڕێگە بدا حزبێکی تریش دەوری هەبێ لە کۆمەلگای کوردیە ئەمە خەتەرناکە زۆر خەتەرناکە ئێمە یا بە هەمومانەوە کوردین یا بە هەمومانەوە تیاچین ئەمە پەیوەندی بۆ بنیادە عەقلیەوەیە کە لە سەرەتای بەرنامەکە باسمان کرد بێگومانەوە هەر بەشێکە لە عەقڵی خێڵەتێکە کە خێڵایەتێکە کە پێی وایە تەنها ئەو مافی هەیە و خەڵکی ترە و مافەی نییە ئەمە هەر بەشێکە بەڵام مۆدێر نەکراوە تازە کراوەوە ناوی تری لێن باسی خێڵت کردووە لە شوێنێکە باس لە خێڵەکەی لەم کتێبە یعنی قسە لەسەرەوەکی کە خێڵ ڕێگردە لە بەردەم هەستینەتەوەیەتە بۆچی ئەگەر خێڵ عەشرەت چوزانم ئەمانە کە پێکاتی کۆمەڵگای کوردین بە شێوەیەکی گشتی ئەمانە هەبن و بتوانن هەریەکەوە لە لای خۆی بۆ خۆی بنیاد یا فیدراسیۆنێک هەبێ بۆ ئەمانە ئەبێ ڕێگرن خاڵکانی بەریەکەوتنی نێوان هەستینەتەوەی و وجودی عقلێتی خێڵە چۆنەڵی بنیادی تاکی کووردا لە چیایە خێڵ سیستەمێکی پارچەکردنی کۆمەڵ لە ڕاستیە خێڵ عقلێتێکی خێڵ من دژی هەمولایەنێکی خێڵ نیم خێڵ هەندێک لایەنی کولتوری و فەرهەنگی پاراستووە خێڵ توانیوێتی کەسانێک دروستکە کە سەرکردایەتی بکەن ئەو خێڵە ببن بەڕێوە بە شێوەیەکی باش بیبن بەڕێ بەڵام عقلێتی خێڵایەتی خەتەرەکەی لەوایە کە ئەو ئەڵێ من و براکەم دژی ئامۆزاکەم من و براکەم و ئامۆزاکەم دژی ئەوی تر ئەمە مەفهومی خێڵایەتی ئەوەیە ئەو بیر لەوە ناکات خۆی لەسەر حەقەیە ئەو هەمیشە خۆی لەسەر حەقەزانێ دژی ئەوەی لەگەڵ خۆیان نەبێ یعنی دوژمنێتی خێڵەکەی تر دوژمنە تەواوی تر یانیش دۆستە و بەیەکەوە تەحالوفێک دروستەکەن دژی خێڵێکی تر ئەوە خەتەرناکە بەڵام کاک فەراد یانی تۆ سەیری واقعەکەش بخوێنینەوە کورد هەمیشە دایمە باسیەوە کرێ لە نێوانی ئەو وڵاتانەیە کە تی کەوتووە جۆری نەیارەکانی بووە بە فارسەوە بە تورکەوە بە عەرەبەوە یعنی لەناو ئەم هەیەجانە بۆ خۆی کورد ئەتوانێ پارێزگاری لەوە بکایە بە شێوەیەکی سونەتی بگەڕێتەوە بۆ هەندێک لە شێوازی بەڕێوەبردننی خۆیوە بیرکردنەوەی خۆشی پارێزراوکە لەناو ئەو هەموو نەیاراکە ڕویان تێکردووە بتوانێت چۆنەڵی دروستکاییەک دروست بکات ئەوە بە ئەگەرمەوە بەردەوامی سوالەکەی پرسیارەکەی پێشوتان بێ بەو شێوە ئەگەر مەبەستەوە بێ کە بە شێوەی خێڵایەتی پێکرێن نەخێر و بە خێڵاتی ئەوە ناکرێت ئێمە دەبێت کولتوری خێڵایەتی ئەو لایەنەی کە پەیوەندی بە هەڵوێستەوە بەرامبەر ئەوی دیکە هەیە ئەوە زۆر خەتەرناکە بۆ ئێمە دەبێت وەک نەتەوە بیر بکەنەوە نەتەوەیەکین زمانی خۆمان هەیە پاشخانی خۆمان هەیە مێژووی خۆمان هەیە و ئامانجی خۆمان هەیە کە بۆی بچین ئەوە بە شێوەی خێڵاتی دروست ناکرێت وە خەتەرناکی شێمە بیبینەوە ئەو قاڵبەی جاران لە مەبەستمەوە نییە خێڵایەتی یەک زەربی گەورەی بەسەرا بێنین هەموو شتەکانی خراپە هەمووی خراپ نییە زۆر لانی باشیشی هەیە بەڵام بۆ ڕزگارکردنی نەتەوە و نیشتیمان عقلی خێڵایەتی ناتوانێت یارمەتیمان بدە ئەبێ ئێمە بە شێوەیەکی تریش بکەین بەڵێ سوپاس دەکەم من لە کۆتایی بەرنامەکە چەند پرسیارێکم یەکێک لەوانە تۆ باسی مەسعود محەممەد دەکەی ئایا مەسعود محەممەد لە ناو لە مێژووی بیری کوردایان لە ناو کووردا وەکو خۆی خوێنراوەتەوە مەسعود محەممەد من هەمیشەوە من پێم وایە یەکێکە ئەگەر تەنها کەسیش نەبێ گەورەترین بیریاری کووردە لە سەدەی بیستەمە ئەگەر فەیلە سوفی پێڵی بیریاری پێڵی گرنگ نییە و تێرمەکە چ تێرمێ بەکارهێنین پیاوێکی خوێنوار بووە پیاوێکە باش لە کورد تێگەشتە کوردی ناسیوە و زۆریش ڕووناک بە شێوەیەکی ڕووناک بە شێوەیەکی دووربینانە بیری لە کورد کردوتەوە کورد بەرەوکیەوە ڕاچارەسەری ئەم مۆزای کورتچیە و بەداخەیشەوە زۆر جار ئەو ڕەشبین بوو بەڕاستی لە زۆر شتا ئەوەندەی من ناسیومە بە تەلیفۆن و بە نامە و دوایش بە یەکبینین گەشتی بۆ ڕەشبینیەکی تەواوی ترکە بەمنەوە ناکرێ ئیمکان نیە بکرێت مەسعود محەممەد نەخێر پامەکە مەسعود محەممەد بە تەواوی نەخێنراوەتەوە تاکە کەس هەیە ئێستا زۆر کەس هەیە خۆی بە با بڵێم چی بڵێ بە وازانێکە
هەواخوازی فەلسفەی مەسعود محەممەد بەڵام ئەمانە تاکە کەسن خۆ کەسی نەحزبێکی هەیە و نەشتێکی هەیە و هارێکی لە لایەکەوە هاتووە لەم کوردستانە بەڵام پێیان وایە پیاوێکی زۆر گەورە و بیریار بووە هەر ئەوەندەیە بۆ ئێوە ناوخۆی بۆچی لە دەرەوەوانە خوێنراوەتەوە کێ بخوێنێتەوە یعنی مەسعود محەممەد چە تۆ باسی بۆ نە کەسی گەورە ئەەکەی باسی مەولانا خالید ڕاستە مسافیرێکی گەڕۆک بوو چۆنەڵی پەیامێکی پێبوو ئەگەڕا سەلاحەدینی ئەیوبی لە ڕووی سیاسی و عسکەریەوە سەرکەوت باسی خانیش ئەەکەی تەنانە کە نووسەرێک و ئەدیبێکی گەورە بوو بەڵام بۆچی مەسعود محەممەد ئەمە نەکرد لە ڕووی بە تایبەتی لە ڕووی بیرەوە فکر مەسعود محەممەد وەک تاکە کەسیشی کردووە ئەوە مشکلێکی گەورە بوو کە کەس لە دەوری نەبووە کە بیر و باوەڕەکە بگەێنێتە خەڵکرد مەسعود محەممەد تا ئێستاش بە ئینگلیزی شتێکی تەرجمە نەکراوەتە ئینگلیزی نەکراوەتە تاهنەها نووسینەکانی ئەو کوردیە هەندێک شێوانەیە کە کراون بە عەرەبی یا خۆی بە عەرەبی نووسیونی عەرەب ڕەنگە شتی مەسعود محەممەد نەخوێنێتەوە بەلایەوە گرنگ نییە ئەمێنێتەوە هەر کوردەکە خۆی خوێنێتەوە دیسان لەبەرەوە پەیامی مەسعود محەممەد نەگەیشتۆتە خەڵک تا ئێستا خەڵکانەکەیە کاری بۆکەن بەڵام هەروە زوو بە زوو ناگاتە خەڵکی وەختی ئەوێ ئەنی مەسەلەن بۆ نمونە من پێم وایە ئەگەر ئەم وەزارەت و مەزارەتی کورد و سەرکردایەتی کورد و لەو بوارەیە کە لە علاقی بە عقل و ڕۆشنبیری و فەرەنگەوەیە ئەتوانی دووسێ کۆنفرانسی باش لەسەر مەسعود محەممەد بکەن لە کوردستانە بیکەن بەڵام لە دەرەوەش بیکەن خەڵک تێبگەێن پێدوانی ئەوەش دووبارە پەیوەندی بە سیاسەتەکەەوە هەیە بێگومان زۆر کەسەیە لە ئەمڕۆی کوردستانە مەسعود محەممەدی خۆش ناوێ چونکە لە بیری مەسعود محەممەد دەترسێ بیری مەسعود محەممەد بەدیلی چییە بۆ واقعی کوردستان زۆر ئەوەنەی تۆ خوێندوتەوە ئیشت لەسەر کرد زۆر من پێم وایە لە زۆر بۆرە قسەیەکی مەسعود محەممەدی ئەگەر خوێندبێتەوە لە مێژووی گەشتی ژیانم زۆر جوانی ئەڵەیە یانزەی ئازار بە خۆی و دەبدەبە و هەڵاو مەزاتیەوە هات خەڵکێکی زۆری کۆ کردەوە لە دەوری خۆی و یادی مەبەستی ئەو ڕێککەوتنی بینی کورد و حکوومەتی عێراق لە 1970 ئەو 4 ساڵەکە بەڵێ ئەڵێ کەسێک لە منی نەپرسیوە چیەکەی چی ناکەی چیە توانم بکەڵێ من خەفەتەوە ناخۆم کە ساواڵی منی نەپرسیەوە بەڵام خەفەتەوە خۆم تۆ بڵێ کورد گەیشت بێتە پلەیەکی وا کە پێویستی بە من نەما بێت قسەیەکی جوانەمە زۆر بەڵێ ئایا کورد وای لاتۆ کە مەسعود محەممەدی بەلاوە ینی ئەهمێتێکی نەماوەتە بڵین لە مەسعود محەممەد بینە دەرەوە کورد بۆ کەسایەتی جیهانی تیا دروستنە چی دروست نابێت کەسایەتی جیهانی کەسایەتی گیان بە چه معنایڵێ تۆ سێ کوچکەیەکت ڕابردوو باس کردووە من ناچمەوە سەر ئەو ناوانە بەڵام خۆ دوای ئەوانیش خەڵک نەبووە وەکو کەسایەتی بناسرێن خەڵک هەیە بەڵام من پێم وایە وەزعی هەلومەرجی سیاسی بۆتە هۆی ئەوەی کە ڕێگە نادرێ ئینسانی کورد یا داهێنەری کورد بناسرێ بەڕاستی هەم سیاسەتی خۆمان هەم سیاسەتی ڕۆژاواش ڕۆژاوا ڕێگەت نادە هەروە بە ئاسانی تۆ بچی بناسرێت و خەڵک شتەکانت بخوێنێتەوە و بیگ پایمی خۆت بگەێنی هەروە باسەری ڕێگەت نادا بەڵێ من وەکوتم چەند پرسیارێکمە باسی 74 و 75 کرد تۆ پێشمەرگەوەی بۆچی وازت لە پێشمەرگایەتی هێنا ئەگەر مەبەست 75 وێ لە بەرۆی هەرس ڕاستە هەبوو بەڵام تۆ باسی وەکیڵی من لە کتێبەکە باسەکەڵی لە نزیک بووی لە خاڵە شەها بەوەڵی منیشی زۆر بەدڵ بوو بەڵێ خۆی لەگەڵ ئەوانە بووی من ئەوە ناشار و من ماوەیەک لەگەڵ کۆمەڵی مارکسی لێنینی کوردستانی کارم کردووە ئەنی با بڵێن کە هەرسی شۆڕش ڕوویدا تاقە ڕێکخستن کە مابوو بە پێوە مابوو کۆمەڵە بوو لە ڕاستیە و شمانتوانی کاری سیاسیمانە کرد لە بەغا بەڵام ڕێکخستنەکە کەشف بوو ئاشکرا بوو خەڵکێکی گیرا و دوایش ئەعدام کردن بەداخەوە ئەوە بوو بەهۆی ئەوەی کە بۆ نمونە با بڵێن من کوردستان بەجێ بێڵم و بچم بۆ شوێنێکی دیکە و هەر بەرداوام لەسەر کاری سیاسی بەڵام ئەزمونە سیاسەکە بۆ کەسێکی وەکو من کە شاعیر و نووسەر و حەزم لە زمان و حەزم لە فەرەنگە بینیم ناتوانم ئیدارە ناکەم لەو چوارچێوە بەڵام خۆ پێشەوە باسەکە ئەڵێ چوومە شام و لەوێ مام جەلالیشت بینی وەزعەکەت بەدڵ نەبوو لەوێش نەخێر تێگەیشتم کە ئەم چوارچەوەی هی ئەوە نییە کە من بتوانم کوردایەتی و قەناعەتی خۆمی تیا بەکاربێنم لەبەرەوە زۆر بە ئاسانی پێم وترۆژێتم قوربان من ئیدی تەواو من ناتوانم کاری سیاسی بکەم جەلالێ دوت بەڵێ هەرچەند کوتی پیاوی وەکو تۆمان دەست ناکەوێ و نازام چی وتم پیاوەکو من زۆرە دەسەکەوێ بەڵام من ناتوانم کاری سیاسی بکەم من بۆ ئەوە دروست نەکراوم کاری من ئەدەب و زمانە و ئەڕۆم کاری خۆم ئەوانەی لەناو کۆمەڵەدا کۆمەڵی مارکسی لینینی ئیشت لەگەڵاکردن کێو کێ بوون
خەڵکانێکی زۆر ئەگەر لە خەڵکی منتیقی گەرمیانیشی تیا بوو منتیقی سلێمانی شوێنی تر ئەگەر بتوانی باسی بکە ئەو ناوەکانەوەی نزیک بوون پێکەوە. من ماوەیە کە لە ئەو ساڵی کە لە شۆڕش بووین کاک شەهاب سکرتێری کۆمەڵە بوو لە وەختەیە ئەمیش سەرپەرشتی ڕێکخستنەکەی کرد لە ناوچەی باڵەکایەتی با بڵێن ئەوانە کە ئێمە لێو بنەوە کادرانە ئێمە هەفتەی جارێ ئەچوین دانیشین کۆبنەوەمانە کرد کاک شاسوار جەلالیشی تیا بوو دارای شێخنووریشی تیا بوو کە برای کاک شەهابە خەڵکانێکی جیاوازی تیا بوو کە ئێستا لە سەرکرداتی ئەم حیزبیا ئەو حیزبنیا لە شوێنی تر کارەکەن بۆ تاریخیش با یەکشت بڵێ من لە مەقالێکە کە بۆ یادی هەشتا ساڵەی جەلالی ساماغان نووسراوە لەوێ باسی ئەوم کردووە نازانبینی وتیان ئەو کتێبەکەی لێرە هەیە لەوێ باسم بڵێن بۆ تاریخی بڵێن پاراستن زۆر چاکەیزانی کە ئێمە هەین ئەیزانی کۆبوونەوەی شەکەین ئەیزانیش ئێمە کەین بەڵام وەڵاهی کەسیان نەگرت لەسەرەوە هیچ نەعازێتی ئەمەیاندا نەخر دەسەڵات شۆڕشەکە ڕووخا بوو پێشتر موسە هەفتا بەدواوە هەفتا و چوار تا هەفتا و پێنج لە کاتماوەی ئەو ساڵە بەڵێ ئەو ساڵی لە دەرەوە بووین پێشمەرگە بووین بەڵام لە عینی وەختا کاری کۆمەڵشمانە کرد تەنزیمی خۆمانە کرد کۆبنەوەمانە تۆ یەکشت باسەکەی باش لە کتێبەکە ئەماکەم بە دوا پرسیار ئەڵێ من کە لە کوردستان بووم یعنی باسی ئەوکەی دژی خوا و قورئان و پێغەمبەر و ئەوانەژی بەڵام کە چوومە ئەوروپا گۆڕام ئەمە کاریگەری فکری کۆمەڵە بوو لەسرت یا هەر خۆی ئەوە قەناعەت و بیری فەرات شاکەلی بوو لە کوردستان ئەو ساڵانە دو سێ ساڵێک من لە چوارچەوەی تەنزیمێکی سیاسیا بیرمە کردەوە تەنزیم پێم ئەوت مارکسیزم لێنینیزم ماویزم فەلسفەیەکی باشە من شەمت بەڵێ باشە ئەوە عەقڵە حیزبیەکەی من بوو کە ڕێگەی لێگرتە بووم زیاتر ئاسۆی بیرکردنەوەم نەهێلم فراوانتر پێ بەڵام کە سەر بەخۆ بووم کە دوور کەوتمە لە حیزب بوو لە تەنزیماتی سیاسی و چوشمە ئەوروپا ژینگەیەکی باش بوو بۆ ئەوەی کە بتوانم زیاتر بخوێنمەوە زیاتر فکری تر بناسم و فێربوونی زمانیش ئەوەت لەبیر نەچێ من بە 5 زمان دەخوێنمەوە ئاگام لە فکرانی ئەمانە تەئسیراتیان لەسەر گۆڕانکاری فکری بوو لە ڕووی ئاینیەوە زۆر کە چوومە ئەوروپا ئەوڵەن تووشی ئەوە بووم کە تووشی حەپەسانێک بووم کە چەند شتی جیاواز هەیە و بیری جیاواز هەیە و فەلسفەی قوڵەیە و سەرچاوەی معرفی هەیە کە ئینسان خۆی پێ بگەێنێ ئەوە بۆ من زۆر چاک بوو بەڵام هاوکاتیش قەت ئەوم لەبیر نەچوو تۆ کوردیت ئابێ ئاگات لە خۆت بێ خۆت نەتوێیتەوە لەناو ئەو فەرهەنگ یعنی تۆ دینت بە بەشێک لە شوناسی خۆتە زانی من دژی دین بووم نامە بەسمێ کە چوویتەوە خەڵکە ڕۆتە ئەوروپا کرێتە ژێر فکری ئەوروپیەوە بەڵام پێچەوانەکەی تۆ باسە بەڵێ من ئەرزم کردی کە من ئەمویست هەم فەرهەنگی ئەوروپایی بناسم و شارەزای بم بەڵام زۆریش هۆشیارمونەوە کە تۆ نابێن ناسنامەی خۆت بدۆڕێنی کە ناسنامەی خۆت دۆڕان ئەبیتە ڕقەمێکەوە کە خەڵکانەیەکی ترکە لەوێن و هیچیان نەکردووە نەخێر تۆ ئەبێت ناسنامەی خۆت بپارێزی و ئەو فەرهەنگە فراوان و گەورەی کە هەیە و فێریە بیت بەکاری بێنی بۆ میلەتەکەی خۆت بەکاری بێنی ئەمە وای لە من کرد لە پێشە بگەڕێمەوە بۆ تاریخ ئەمجا بگەڕێمەوە بۆ دین بۆچی من لە خۆڕایی من دژی ئەم دینم سبب چییە من دژی ئەم دینم خۆشبەختانە لە ڕێگەی شعرەوە من گەیشتمە ئەو قەناعەتە لە ڕێگەی ناسینی ئەحمەدی خانیەوە کتێبێکەمەیە بە ناوی کوردیش ناشنالیزم ئین مەموزین ناسیۆنالیزمی کوردی لە مەموزینی خانیدا دوای مەرای جەزیری کە ئەمانم خوێندەوە سێرەکەم ئەمانە فەلسفەیەکیان پێیە ئەو فەلسفە ناوەڕۆکی تەسەوفە سۆفیزمم ناسی کە سۆفیزم ناسی ئیسلامیشم باشتر بۆ ڕوون بووەوە ئەوە یارمەتی منیدا کە خۆشبەختانە هەم ئیسلام بدۆزمەوە هەم لقا هەرە ڕنگدارەکەی ئیسلام کە تەسەوفە بیدۆزمەوە لە ئەوروپا دۆزم ئەو ماوەی لەگەڵ کۆمەڵاوی تەرویجیان بۆ ئەوە نایەکرەوە بۆ ئیلحاد و بۆ دژایەتی دین کۆمەڵە ئامانجێتریە بۆ لەبەرەوەی لەژێر زەختێکی یەکجار خراپی بەعسا بوو هەروەها لە کوردستانێک ئەو ئازادیەی نەبوو کۆمەڵە زیاتر خەریکی مشکلەکانی خۆی بوو لە ڕاستیا ئەو مەجالە فکریە گەورەی نەبوو چونکە ئەوسڵە ئۆرگانێکی نەبوو بڵێ مەقالی تا بڵاو کرابێتەوە یاچی ڕادیۆیەکی نەبوو تەلەڤیزیۆنێکی نەبوو ئەندێ بڵاو کراوە منشوراتیا بوو کاگە داویش مەسایلی حزبی بوو زیاتر بەڵێ من سوپاس دەکەم بەر لەوەی کۆتایی بە بەرنامەکە بێنم ئەمەوێ چەندێ ڕێک جێپەنجەی تۆ لەسەر دەفتەری بیرەوەریەکانی بەرنامەی جێپەنجە بەجێ بمێنێت ئەگەر چەندێ ڕێسیوە من شتێکشم نەماوە لەسەر کۆی تەوەری بەرنامەکە ئەگەر شتێکت مابێ لەسەر ئەم دوو تەوەرە دەرفەتێکی کورتەیە نەخێت نەوەڵام من سوپاسدانەکەم و هیوادارم توانی بێتم وەڵامێک بدەمەوە کە هەم ئێوە و هەمیش بینەری بەرنامەکە بەدڵی بێ
بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەشی دووەمی بەرنامەی جێپەنجە لەگەڵ فرات شاکەلی نووسەر و ڕووناکبیر کە بەشێک لە ژیان نامەی وە بیر و بۆچوونە فکری و ئەدەبی و فەرهەنگی و زمانەوانی و معریفیەکانی لە کتێبی زمانی گەردەلوول خەونی شنەبادا ڕنگدانەوە هەیە. سوپاستانەکەم تاوەکو جێپەنجەیەکی تر بەخۆی گەورە و میهرەبانتان دەسپێرم. کاتێکی خۆش بۆ هەموو لایە. سوپاس.